Nasılsın? وكتمان هەیە بە 2750 دیناریمانێ بە 30,000مانێ بە 6,000 دیناریمانەیە ئێستاش وەختی پاییزە و لەخوای بەزار وردە و دە بازارەکەوا دەجولێتەوە بۆ خەڵکە فەقیر و هەژارەیە و سعرەکان ماوڕە مناسبە ئەوی پێشتر بە 7 دۆلاری بێستا تقریبا بە 5,000 ئەی پێش بە 5,000 دیناری بێستا تقریبا بە 30,000 بە 2750 دیناریە. ئێرە بازاری فەرش و کۆمبارشتی وایە لە هەولێر ڕاستی ئێمە ئەنواع مافورمان هەیە هەمووی 5 مەتریمان هەیە 4 مەتریمان هەیە ئەوانەی مەمەڕاتمان هەیە لاکێشەی قادرمەمان هەیە ئەو مافورانی مزگەوتمان هەیە لە هەموو شارەکانی جنوب ژدێن دەیبان لە مووسڵە کەرکووکە باقوبەیە بەغدایە. پیرۆزبایی لە خۆم و لەسەر جەم خوێندکارە سەرکەوتوەکانەکەم کە بێگومان هەموو ئەمانەی لێرن ڕەنجێکی زۆریان داوە تا گەیشتن بەم قۆناغا دڵنیام مادووبوونێکی زۆریان چێشتووە دوای 14 ساڵ خوێندن گەیشتون بەم ئاستا. کوردستان پڕ لە شوێنی گەشتیاری باش دەتوانین بۆ خۆمان هەوڵی تێدا بدەین ئیشی تێدا بکەین بۆی وڵاتەکەمان پێشکەوێ ئێمە نابێ هەرچاومان لە حکومەت بێت بۆ خۆمان یانی هەموومان کەسی پێگەشتوین دەتوانین ئیش بکەین کار بکەین. بەڕێوەبەرەکەمان بە دەنگێکی پڕ لە حیدەت و هۆشداریەوە و تقریبا 20 ڕۆژێک ئەمە تشتێ پۆیزی و زڤستۆنیە بەگیری ئەمە خلاص ئەگە خۆی حەزکە جامە حتا هیڤۆد و بە زڤستۆنیە تشتێمە گەلێک بۆ شەو ساڵ الحەمدولیلا پۆقژیەوە گەلێک فەرقە فەسۆڵێ دۆ فەرقەن چ بێژمەدەندە تشتێ دەدەفمێش تەنۆت یاسیکیانی زیتر تێتەڤێرە گەلێک بۆ نوکە غڵەبەت کوری و سانخۆفۆری نەوێت مودێلە تشتێمەژی خەروێرێت تشتێمە یاسیکی لوێرێنەوێت أول الوردات كيف شنيكو وجد جايتها هم عرضة نسبة موديله. تشتي بالا يعني دا تشتكي هاي تلسيكي نوبيني و تشتي لباس بالاي همي أغلبها يعني قماشوان كواليتي غير تشتا يعني يسيكي بضاعة عيني مع احتراماتي بو تاجرة سيكي يعني موديلاتون جالك تعادينا وأرقى موديل وجرانترين موديل دي حكاية بس قماشوي تشنينه